هیومانیزم چییە؟ ئەگەر ڕۆژێک بە تەنیژ مرۆڤێکی برینداردا تێپەڕیت و ئەو کەسە پێویستی بە یارمەتی تۆ هەبێت، ئایا زمان و ئاین و ڕەگەزی ئەو کەسە هەڵوێستەکانی تۆ دەگۆڕن بۆ یارمەتیدانی؟ وەڵامی ئەم پرسیارە هیومانیزم دەیداتەوە. زاراوەی هیومانیزم بەواتەی مرۆڤدۆستی یاخود مرۆڤگەرایی دێت، بەڵام ئەمە تەنیا زاراوەیەک نییە، بەڵکو ڕێبازێکی بیرکردنەوەیە و بە پەیڕەوانی ڕێبازەکە دەوترێت هیومانیست. لەم ڕێبازەدا مرۆڤ سەنتەری هەموو شتەکانە. مرۆڤ لێرەدا داماڵراوی هەموو بەرگە سیاسی و ئاینی و ڕەگەزی و کەلتوریەکانە. بۆ هەڵسەنگاندنی چاکە و خراپەش ئەخلاقی مرۆیی دەکرێتە پێوەەر، واتە هەر شتێک لەگەڵ ئەخلاقدا پێک هاتەوە ئەوە کارێکی دروستە. جیاواز لە چەمکە نوێیەکانی دیکە هیومانیزم وەک بیر و باوەڕێکی فەلسەفی ئەژمار دەکرێت، چونکە هیومانیستیەکان باوەڕێکی تەواویان بە بیرکردنەوەکانی مرۆڤ هەیە. بیر و باوەڕی تاکیان لەلا پیرۆزە و هەموو سەپاندنێکی کەلتوری و ئاینی و سیاسی ڕەت دەکەنەوە. کەواتە ئێستا دەگەڕینەوە بە وەڵامی پرسیارەکەی سەرەتا: ئایا تۆ یارمەتی بریندارێک دەدەیت بەبێ ڕەچاوکردنی ئاین و ڕەگەز و باوەڕ و سیاست و کەلتور؟ وەڵامەکە ئەمەیە: ئەگەر تۆ کەسێکی هیومانیست بیت، بە خاتری مرۆڤبوونی ئەو کەسە یارمەتی دەدەیت. گەروانەکەیت پێچەوانەی پەیامی ڕێبازەکە ئەڵسوکەوتت کردووە. ئەم ڕێبازە ساڵی 1808 ناونرا هیومانیست کە ناوێکی لاتینی بوو. دواتر لە ساڵی 1836 ناوەکە گۆڕدرا بۆ سەر زمانی ئینگلیزی و لە ساڵی 1857 لەلایەن هەموو وڵاتانەوە ناوەکە پەسەند کرا. لە دنیای نوێدا چەمکی مرۆڤدۆستی ڕەواجێکی زۆری هەیە، بەڵام زۆرێک لە شارەزایان بازدەوە دەکەن مرۆڤدۆستی لە دنیای نوێدا زیاتر گوتارە و دانا بەڵزێتە ناو واقع. بۆیە چەمکی مرۆڤدۆستی هێندە زەق کراوەتەوە، چونکە ئەو چاوی مرۆڤبوونی پێدەبینرێت بەرەو کوێربوون دەڕوات. لە تیۆریدا هیومانیزم وەک چارەسەرێک دەردەکەوێت بۆ زۆربەی دەردە کۆمەڵایەتی و فکریەکانی مرۆڤ، چونکە گەر هەموو مرۆڤەکان بگەنە ئەو باوەڕەی مرۆڤ وەک سەنتەر سیر بکەن، ئاژاوە و ناکۆکیە ئاینی و سیاسی و ڕەگەزیەکان بەرەو توانەوە دەچن. بەڵام پرسیارە گرنگەکە ئەمەیە: ئایا تا چەندێک دەتوانرێت باوەڕی هیومانیزم لە تیۆریەوە بکرێتە واقع؟